من چون گرک ما سبارت به سليماني قصة بكم واتفاقاتك لسليماني كوتك وبو هم بشعر نالي وهم بدنق عدنان كريم دسم بيكرت. خب تاپیک ام دیبیته دوای ام گشت کلوکفه بو به کودتای لسر کودتای شانوی لالزار. پشوتر وتم که لالزار شیفت پارادایم و خاله ورچرخانه. بەڵام سەرەتا لەسەر ئەو حکومە و لەسەر ئەو ناوەی کە بۆ ئەم ڕووداوانە دانریا بەناوە کودتا بەسەر کودتاوی شانۆی لالەزار من سەرەتا کۆمەڵێک مەسائل باس دەکەم. ئەوڵەن سوال ئەمەسە کە دەی ئێستا ئەمە کودتای کێیە لە بەرامبەر کێیە کە بە کودتای شانۆی لالەزار سەپێنرا و لە جەریانە. سەرەتا بێژم کە بەرەی میدیایی کاری ژەڵەژاندنی ڕای گشتی خەڵکیە. تۆ هەم بەرەی میدیایی تەلەڤیزیۆنی و ماهوارەییت هەست کە ئێوە خەریکن ئەیبینن کە گویا نەقشە خەریکن دادگاه ئەگێڕن و لە کنار ئەمە کۆمەڵێک دەموچاوە سەلێبریتیە هەرێمە کوردستان کە گویا لە پشتە پەردەی غەیب خەبەریان هەست. یانێ کەسانێک نفوزیان هەست لە ناوە یەکێتیا و لە ناوە ماڵگەلە مختلفە
کە بەمانە خەبەر ئەدەن ئەم جۆرە چێهرەگەلە ئەناسن مەسەڵەن کابرا لە ئوروپا دانیشتگە دەسە کەوا پانتۆڵ ئەکاتە بەری و ناوگەڵی وازەکات و بە هەڵسوکەوتێکی بێئەدەبانە کە گویا کورد گشتی بێئەدەبە وەکو ئەو تەزویحە درێژەگرێتە دەس و سەلامون عەلەیکوم جەماعەت و ئەمە بۆ چییە؟ بۆ خاترەوەی کە تۆ هەر قسەیە کە ئەیکەی وەکو منبەع و سەرچاوە لێت وەرگرن بۆ خاترەوەی ئەو خەڵکە فکرکە تۆ فرە تەپ و تۆزاویت وەکو خۆیانی با ئەدەب و ئەمانەنی گویا خەڵک بێ ئەدەبە و ئەمسالە کەسانێک کە ئێوە تحتە ناوە ڕۆژنامەوان ئەیانوێنن وەخۆ ئێژن ڕۆژنامەوان ئەگەر ئاگاتان لێبێت تەمامە ئەمانە هەرچیەکیان ورد لە ڕۆژانە ئەووەڵ و دووەم و سێومە گشتی بە درۆ خریاوە چ لە ئامارە ئەوەی کە چەند نەفەر لە لالەزار بوو چەند نەفەر کوژریا بوو چەند نەفەر دەستگیر کریا بوو چ لە ئامارە ئەشکەنجە و ئەزیەتدانێک کە معلومیش نەبوو هەدەفیان لەمە چییە وە کارتە گوشارەکە بۆ کێسە بەڵام دوای ئەوەی کە دەستەی مافە مرۆڤ کە پێکاتەیە کە لە حکوومەتە هەرێم کەواتەوا لە ژێرە دەسە ئاغای مەسرور بارزانی داوای کرد کە لاهورە شێخ جەنگی بوێنێت دەست بەجێ ڕۆژە بەعدی چوونە دیداری هاتن وتیان ساخ و سەڵامەتە و وەزعی باشە و ئەزیەت و ئازار نەدریاگە و فیلمە ئێعترافاتیشی لێ نەگیریاگە و کێسی من کامێرام نەدیگە هەروەها کە بارها جەختیان ئەکردەوە کە گویا 58 نەفەری تیاوگە ئەم ئاغایانە سەلیبریتیە میدیاییە ئەم ڕسواگەلەی وا ئیستە چمانی ماس نییەوە دەمیان و دیاروێ و خاص ئەزانن کە خەریکن بازیە میدیایی بۆ کێ ئەکەن تحت ناوە ڕۆژنامەنگار و وجدانە خەڵکی و فڵتە فڵتکردنە تحت ناوە خەڵکە فەقیر و هەژارە کزۆڵ دەرکەوت کە 165 نەفەر بە گوێرەیە مؤسسەسەیە حکوومەتە هەرێم کە دەستەیە مافە مرۆڤێت لەوەی گیریاگن و قەراریش بۆ ئەمڕۆ بنەماڵەکانیان بڕۆن بیانوێن کەواتە ئەوەی کەوتیان درۆ بوو حەداقەل ئێمەسە مؤسسەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانەی وە درۆ خستەوە و ئەمما بینە سەرە ئەوەی کە تحتە ناوە دەنگە تۆمەتباران و بڵاو پێکردنیان لەلایەنە تەلەڤیزیۆنەکان و ڕوودا و ماجرای قەناسە و درۆن و دۆشاوی کە تحتە ناوە تەلاشە بۆ کودتاکردن و هەبوونە مستەمسەک بەحس کریا سوالە ئەوەڵ ئەم شتێکە باسیەکەن ڕاستە بەڵێ ڕاستە بە بڕوای من ڕاستە بەڵام ئەمە تەمامە شتەکە نییە بەڵێ لاهورە شێخ جەنگی و براکانی لەوەها حەولێک تێگلیاگن بەڵام ئەمە دەستی کێگەلی واتیە ئەمە دەستی گشتیانی واتیە یعنی حەد لە ڕۆژە ئەوڵۆ ئەم پلانە داڕژیاگە فیکس کریاگە ئەڵبەتە کوڕەکان ئاغای تاڵەبانی شەزانن بەڵام لە فاروق مەلا مستەفا گرتگە تا فەریدون عەبدولقادر تا حاکم قادر تا شێخ جعفەر تا شاڵاوە عەلی ئەسکەری تا ئەژی ئەمین ورد و دەرسیان وانە ناوە ئەم بازیە ئەوەی مەطلەبەکەی نەزانیگە دوو کەس بووکەن هەم کوڕەکانە تاڵەبانی هەم کوڕەکانە شێخ جەنگی تەواوە مەطلەبەکان نەزانیگە خۆیان کودتایەکی وایە نەکردگە خۆیان بەو ئاخارە بردیان ئەمە شانۆیە کودتاست تا کودتای عەسڵی سواریکەن و ئەمما کودتای عەسڵی چییە و من چۆنی خوێنمەوە ئێوە دیتان ئێمە شتێکمان نییە بناوە خەڵک هیچ دەرکەوتنێکی نییە خەڵک نەهێزی هەست نەڕێکخراوەی هەست ئەمانیشە کە من ناوم بردن پێیان ئێژن نوخبە و ئەلیتە دەسەڵات کە لە زۆنە سەوزە بوون بە خاوەنە زۆنە سەوز لە هەموو شێوەی مالکیەت خاوەندارێتی
قڕۆخکاریە ئابووری بزانە ئێوە دزی فەقەت بە نەفتەیەکەن، بەڵام لەو پەتاتە کە ئەیخۆی تا ئەو گۆشتە بەرزیلیە کە ئەیخۆی، لەو خوێ کە ئەیخۆی، سۆحا سنوورەکانە هەرێمە کوردستان دابخێ نان نییە کەس بخوا. کێ ئەمە دابینەکە؟ کێ خەتە قاچاخە کالا تا بازاڕە تاران دابینەکە؟ لە ئەکسسۆری و مۆبایل و لەوازمە کۆزمەتیک و لەوازمە ئەلێکتریک، تەمامە ئەمانە کۆمەڵێ ئلیتە، شاراوەیە دیار و شاراوەیە هەرێمە کوردستان لە زۆنە سەوزە. اتفاقێکە لەگرا کەوت چی بوو؟ اتفاق ئەوە بوو کە پۆستە سەرۆکایەتیە یەکێتیە نیشتمانی ئەو ئوبوحەتە نانوێنێ کە ئێوە فکرەکەن وانییە. ئاغای باڤڵە تاڵەبانی قوبادە تاڵەبانی ناپەنەمێن هەرچی شتە بخۆن، دروسە بە ناوی ئەوان ئەیکەن، بەڵام لەگرا مەسەلەن شاڵا و عەلی ئەسکەری بە سێ کوڕی گەماروی باڤڵی داگە، خۆی کەمنە و سێ کوڕیشی هاورد. کوڕەکانە کۆسرەت، کوڕەکانە فاڕۆق ئەمەلا، حاکم قار، فەریدون عەبدولقادر، ئەمانەی کە من ناویان ئەزانم ها و ئەوانەی کە ئێوە ناویان ئەزانن و نایژنی کە دەستیان وا لە چیە؟ لە هاوردنە دەرزی تا ارتباطات جۆرا و جۆرە ئابووری سیاسی و کۆمەڵایەتی. سوالە گەورە مەسە کە ئەو شەوە کە دایان لە لاهوورە شێخجەنگی باڤڵە تاڵەبانی خۆی ئەم کارەی وەتەنیا کرد. بزانە ئێوە تەی ڕۆژهای گوزەشتە شنەفتان کە ئاغای لاهوور جنسیەی بریتانیای هەسوو ئامریکایەکان وانە سەرخەتا و بریتانیەکان وانە سەرخەتا و هیچ ڕووداوێک ڕووی نەدا. خەیلی محاولەیان کرد بێژن ئەمە کارە ئێرانە، ئەگەر ئێران دۆسە ئامریکانەوێ، ئێران ناتوانێت دەخاڵەتی وانە ناوچاو بکە و ناتوانێت بیکە. هەداقەلی دوای شەڕە 12 ڕۆژەکە دیتان باڵ و پەڕ ئێرانیان بڕیگە، پەس تاحلیلەکانە ئێوە غەڵەتە ئەمریکا و ئێران و ئیسرائیل یەکێکن. کێ ئەمریکا و ئێران و ئیسرائیلی ڕازی کردگە ئەم شانۆی کودتای لالەزارە بکرن؟ باڤڵ ئیمکانی نییە، کاری باڤڵ نییە. کاری تەمامە ئەوانەسە کە بە خۆیان ئێژن ئلیت و ئیمڕۆ بووگن بە ئەشرافزایی زۆنە سلێمانی و زۆنە سەوز و دەموچاو خۆیان شاردگەسۆ وەکو کوڕە خاسە لە دوور دانیشتگن. والدەسەوان ئەی ئەم شانۆگەری تانکی چی هەفتاد و تەقاندن و دەبابە بوو کشی بوو؟ بزانن فارسێژە دڕۆستە ناخۆردیم نونەگیاندۆم، ئەمە دیدیم دەستە مەردۆم کاکە هەر لە قەیم و کورد ئەیوت ڕێوی کاڕواتە ناوە کون قانیەدەی بێتە دەر، قانیەدەی بێتە دەر. کابرا کەڕواتە ناوە ساختمانێ دوو ساختمان قانیەدەی تێتە دەر. ئێوە فیلمتان دیگە ئیتر نەتان دیگە کە پەلامارە ساختمانێکەدە نیروی مەسەللاحی شیواتیە گازە فرمێسکڕێژی تێڕژێنن، تەم و دووکەڵ و هەناسە کێشانیان بۆ سەختەکەن تا دەرپەڕن. پێویستی ناکرد بە تانکتی 72 بەیلی، کافی بوو بە کۆکتێل مۆلۆتۆف ئاگر خەیتە گیانیان، دەرگاکانیان، پەنجەرەکانیان تا بێنە دەر، پێویستی بە تۆپ ناکرد. ئەم شانۆگەریە لە دەرگیری و دۆشکا و بیکەیسی و درۆن و ئەم بۆ چی بوو؟ بۆ کێ بوو؟ بۆ خەڵک بوو. خەڵکە سلێمانی بتۆقێنی، خەڵک پێویست ناکە بە دەبابە بیتەقێنی، خەڵک کافیە تۆ نیشان بێ بێ حەساو کتاو لێ ئەدەی ئەیکوژی، بە تفەنگی ساچمەی و ساچمەزەنیش ئەترسێ. خەڵک دەبابەی نەگەرەکە بیترسێنی،
خەڵک نە ئەرتەشە نە وڵاتە، خەڵک کۆمەڵێ ئینسانی تاکو تەنیاز کە ئەگەر بزانێت تۆ بێ هیچ دەلیلێک ئەیکوژی ئەترسێ. ئەم شانۆگەریە بۆ کێ بوو؟ دەبوایە دڵ کێ مرتاح بوایە تۆ 3 ساعت دەرگیری دروست کردایە؟ من جوابێ دەمەوە ئەم شانۆگەریە بۆ باڤڵە تاڵەبانی بوو. ئەم شانۆیانە بۆ باڤڵە تاڵەبانی کرد، وەگەرنە باڤڵە تاڵەبانی هەر لەحزە ئیمکانی بوو بکشێتە دواوە و ئەم شەڕە نەکات وەکردیان. هەر لەبەرەوەی باڤڵە تاڵەبانی ئێحساس بکات هێزی هەز، قودرەتی هەز، دەسەڵاتی نواندگە، باڤڵ ئێحساس بکات، نە من ئێحساس بکەمە ترسم. ئەگەر ئینسان تاکێک بێ لە کۆمەلگا و بزانێت دەسەڵاتەکەی بەرامبەری دەسەڵاتێکی سیاسی نییە، بەڵکو جنایەتێکە کە لەوێ دانیشتگە، کابرا توانێت بەچە خۆیش بتکوژێ. دەبابە ناترسێنێ. ئەمە دروستکردنە ڕۆعب لە خەڵکیان نییە و نەتیجەکەیشی ئەوە قەرار نییە بوێت. با بگەڕێنەوە سەرە شەوە لالەزار. لاهور شێخ جەنگی ئینس کەسایەتیەکی سووک و سەلیم بوو، هاواریە کرد ئەیوو ئەوە ئێمە لیان ئەدەین، ئێوەیش لیان دەن، خەڵک لیان بێنە دەسەوە. نا لاهور شێخ جەنگی هەرچیەک بوێت بەو میزانە ئینسانە نەزان و ئەحمەق و کەرێک نییە. بێت قسەی وا بکات تڕۆ بێەوە لەسەری بکەوێ. ئەی لاهورە شێخ جەنگی لەسەر چی ئەو پەیامەیدا ئیستە بوو گەسۆ مستەمسەک بەدەستیان و کە گویا لاهور پلانە گەورەیەکی بەدەسۆ بوو لەگەڵ ئەژی ئەمین. ئەوە نەبوو هاواری کرد هێزەکان بێن نهاتن. دەقیقەن لاهور دەگەی خوارد. لاهور دەگەی خوارد. بردیانە ناوە ئەم پلانە، پشتیان چۆڵ کرد و لە ڕۆژی ئەوەڵیشەوە مەشەیە وایەنە پێ بکردایە. سوالێکی تر، ئێستا لە سلێمانی کوڕەکانت جەڵال تاڵەبانی کیان هەست؟ هیچ کەس. کوڕەکانت جەلال تاڵەبانی لە سلێمانی گەورە بوون؟ نە. تا لە سلێمانی چوو بنە مەکتەب و لە کۆڵانێکا گەورە بوون و خەڵکە شارەکە بوون و خەڵک بیان ناسێت و دۆس و ڕەفیق و ئەحبابیان بوێت؟ نە. خاندانە تاڵەبانی عەشیرەیان هەز؟ نە. کوڕەکانە تاڵەبانی قوباد و باڤڵ کیان هەزیستە لە سلێمانیە؟ هیچ کەس. ماساوچیان هەز؟ مەعاشخۆریان هەز؟ ئێستا فەریدون عەبدولقادری شمەیدی بوێت، شاڵاو عەلیەسکەری شمەیدی بوێ و بەو ملیار دزیانە کە کردی گیانە مەعاشخۆر فرەز. ئەفغانیە ژێ نانکە باشە نانخۆر زیادە. مەعاشخۆر ئەوێتۆ کەس؟ ناوێتۆ کەس. ئەمە چه اتفاقی خەریکە لەگرا ئاکەفێ؟ لەگرا کودتا عەلەیه کی کریاگە؟ کودتا عەلەیه خەڵک و عەلەیه کوڕەکانە تاڵەبانیش کریاگە. کوڕەکانە تاڵەبانی لەمە و بەدووە وانە گەمارۆ قەرزارە گشت کەسێکیشن. هەم قەرزارە پارتی دموکراتە کورسانە عێراقن. لەبیرتان نەچێت ئەم ماوە ئێوە ئەم خەبەرانە کە ئەوێنن دوو فایل لە دەرگیریە ئەژی ئەمین دریا دەرەوە. شەڕەجمێنتەکە باڤڵە. ئێوە ئەو دوو فایلە گوێ بگرن. ئەژی ئەمین سیاسیانە و حقوقیانە جمێنەداتە باڤڵ.
باڤڵ نازانێ جواوی باتەوە. پێژێ مناڵکوژ پیاکوژ جاشی ئێران مناڵکوژ پیاکوژ جاشی ئێران تەرۆریست جاشی ئێران تەرۆریست. ئێستا تۆ فکرەکەی جاشی ئێرانەکەی بۆ ئیسرائیل و ئەمریکاس؟ ئەحیانەن تەرۆریستەکەیشی هەر بۆ ئیسرائیل و ئەمریکاس. مناڵکوژ پیاوکوژ ڕەستەهایە قانونی بۆ مەحکومکردنە کەسێک کە جنایەتێکی کردەگە. لەگرا بەحسە سیاسی نییە، بەحسە ئەوە نییە تۆ دیکتاتۆری، بەحسە ئەوە نییە تۆ قڕۆخکاریت کردەگە، بەحسە ئەوە نییە ئەو خەریکە مەدرەکی لێکرێ. باڤڵش نازانێت چۆن جوابی باتەوە. باڤڵ لە جێگەیەکە ئەیژێت با بڕۆین بۆ لای ئەمریکایەکان پۆلیگراف بکەین. پۆلیگراف ئەو دەستکاسەوە ئەیدەی لە قسەکردنا درۆ لێ دەرەخەن کە ئێژێ تۆ هاوکار جافر کوشتگە، باڤڵ ئێژێ من نەم کردگە. با بڕۆین بۆ لای ئەمریکایەکان من و تۆ پۆلیگرافمان لێبن، یعنی ئەو دەستگا کە درۆ دەرەخە ئەوی ژێژێنە با بڕێن ناوی تەلڤیزیۆن. خۆ ئێستا باڤڵ دەستی ناگا بە ئەژێمین وا لە زۆنە زەردا. زاهرەنیش تەمام ئەم کارانە ئەژێمین کردگێسی. درۆنی هەنارگە و چووگە بۆ لای ئوکراینیەکان. ئەلای ئوکراینیەکان بۆ چووگە؟ ئەمە کارە ئیسرائیلە، کارە ئامریکاس. تووشی نەفەر بە هەنێری بڕواتە ئوکراین فێرە درۆن بوێ. بعد ئەمە شەڕ ئێران و ئیسرائیل و ئامریکاس. واقعاً دەی ئێران لنگی کریاوە لە 24 ساعتە ئەووەڵا 30 فەرماندەی باڵای سپای پاسدارانی کوژیا بە عینوانی ماڵەکانیان و لەناو تەختەکانیان. چی بووە ماڵی باڤڵ تاڵەبانیە نەکوژیا بۆ ئێوە؟ هەمان ئیسرائیل، هەمان ئەمریکا، هەمان دەستگا هەمووسات، هەمان هاوکاریەکە وتیان ئێوە هاوکاریە موساتتان کردگە لە لێدانە سەرانە سپای پاسداران. چۆن ئاغای باڤڵ تاڵەبانی تەنە سلێمانی پێ نەکوژیا؟ بۆ نەتان کوشت؟ خۆ ئەمانە کە ئێدەیتت دەمە یەکتریوە، تۆ ئێستا ئەفامی کودتایەکی تر وا لە جەریانە. کودتایەکی تر وا لە جەریانە. ئێستا کوڕەکانی تاڵەبانین لە گشت کەسێک بێکەسترن. باڤڵ فکرەکە گەورەترین ترسێکە بووی لە بین چوو. ئێستا باڤڵ بخوێنەوە. باڤڵە تاڵەبانی گەرەکی بوو بیسەپێنێ کە ڕئیسی یەکێتیە. پیانەوت ناکرێت. ئەوە بوو کۆنگرەی پەنجی گرت، بوو بە ڕئیسی یەکێتی. دیسان هەروتیان تهدیدێ وەکو لاهورە وا لەسەرا بە کودتای سەربازی ئەتخەن. لاهور و براکانیشی هەر تهدیدیانە کرد و حسابیان بۆ نەیە کردو ئەمە دەرماڕخۆرە و ئەمە شێتە و ئەمە فڵانە و ئەمە بیسانە. لاهور شێخ جەنگی بوو بە فۆبیای ئاغای باڤڵە تاڵەبانی. ئاغای باڤڵە تاڵەبانی پوولی گەرەکە. باڤڵ 53-4 ساڵیزی. بێوە پیاگێکە. باوەڕکە بوو بێوە پیاگی واکە لە سلێمانیا گیری کردگە $1,000,000 داڵدەی نادا خودە مامجەلال و هێرۆخان و خۆی ئەوەنەیانە هەڵگرتگە 10 زۆڕیەتە ئەوان نان بخوا. باڤڵ تاڵەبانی فقط پوڵ نادزێ و فقط پوڵی نەگەرەکە. باڤڵ ئێستا شخصیەتی گەرەکە، کارێکی گەرەکە کەوتکەسە ناوی و ئەوانەی کە خەریکن باڤڵ لەوێ ڕائەگرن تا بەخۆی باڤڵ و دەسەڵاتیان بوێت. تۆ ئێستا کۆمەڵێ دەموچاوت جەدید ئەوێنی. ئەم کۆمەڵە دەموچاوە لەبیرتان نەچێ. کۆمەڵی دەموچاوی قەدیم بوون، هەنە شاخ بوون، گویا ئەمە قارەمانە ئینقلابیەکانە سەردەمە خۆ بوون. ئەمانە تڕۆ و دز و فاسد و گەندەڵ و ترسنۆک و ئەوە لە ئاو دەرهاتن کە دیتان. بەڵام خەڵک بەرامبەر بە ئەمانە و ئەفکار عمومی بەرامبەر بەمانە هەر تۆزێ تووڕەیی وەکو تفکردن و جمێندان و لچبادان و ملبادانی واتیا شتێکی تریتیاری خۆ نازانێ کاورە چ کارەوگە و نازانێ کاورە ئیستا دەسی وا لەسەر چییە. خەڵک چی تێگا؟ خەڵک ناوە خیابانە شەقێکی بۆ زل ئەکەن، نەفرەتەکە ئەخەنە سەر شەقەکە و نازانێ ئەو سلێمانیە ڕاوڕوود کریاگە هیچ فیکس کریاگە بۆ 100 ساڵی تر و
وتو دەسە بە هیچی ناگە لەو سلێمانیە وەلەو زۆنە سەوزە. خب ئەمانە کە هاتنەوە هیچێکیان نەبوو کە جی لە تازە پەروەردەکەن، یعنی تو دانەیەک نەدی لەم کۆنانە کلاس دابنێت ئەوانەی کە ئەبن بە یەکێتی فێرە هەرە شتیان کە خۆی لە شاخ فێری بووگەی داعایەکە، کوردایەتی، مەردایەتی، فێری ئەوانەیان بکە، وانەی شۆڕشیان پێبێژێت. نەما یەکسرە بوون بە دەسەڵاتە بوروکراتیکە حکوومەت، یەکسرە ئەوەیشی فێربوون کەوتنە دابەشکردنە کردگەل و دەمارگە لە کۆمەڵگا تا قۆڕۆخەکاری بەسەرە هەر بەشێکیا بکەن. ئەمە جیلە کۆن. جیلە جەدیدی شەمانەی کە هاتگەن تازە بە دەورانە باڤڵە شێخ بە باڤڵە تاڵەبانی ئێستا خەریکن ئەوونە ساحێوە ناو ئەمسالەوە هاب هەڵەبجێ و ئەمانەی کە ئێوە ئەیان ناسن. ئێستا خەتەر وا لەکوێ؟ خەتەر وا لەسەر ئەوەی کە هەر کوڕەکەی تاڵەبانی سە بەبارمتە ئەگیرێن ژی جەبێ کەسی وێم تۆ بکردن بە کەس نە بە کەس شیاوی نە بە نیمە کەس. ئێستا گویا کوڕەکانە تاڵەبانی تاوانیان کردەگە. کوڕەکانە تاڵەبانی ئەفکارە عمومی خەڵکی و ڕای گشتی خەڵک لیان بێزارە، بەڵام ئەوان هەر ئەتوانن لەسەر دەسەڵات بمێنێنەوە. ئەمریکایەکان و ئێرانیەکان و ئیسرائیلەکان موافقەتیان کردەگە کەچی ئەوەی قەمەکێش و چقۆکێشە باڤڵە تاڵەبانیە، هەرچی جنایەت ئەکرێت و هەرچی دەمکوت ئەکرێت باڤڵە تاڵەبانیە. خەڵکە سلێمانی کام لە ئێوە گەرەکتانە ببن بە سەرۆکە هەرێمە کوردستان؟ ئایستە من ئێعلام کەم چوار کاندید لە خەڵکە سلێمانی خۆی هەڵبژێرێ منی کە بە سەرۆکە هەرێمە کوردستان چەند نەفەرتان حازرن؟ ئێوە ئەزانن خەڵک کاری بە پۆستە حکوومەتی نییە و خۆی ناکا بە سەرۆک نایکا. استبدادە سیاسی هەنە خەڵک نییە، هەنە ئەلیتە. ئەلیت پێگەی گەرەکە، خەڵک کاریگەرەکە، خەدەمات اجتماعی گەرەکە لەگە ژێرەیەکی دنیا واسە. ئەوە کێس ئەیکاتە هاوار ئێژی باڤڵ دیکتاتۆرە. دیکتاتۆرە کە چی؟ مەسەڵەن دەسەڵات با بە شێخ جەعفەر، بیدا بە شاڵاوە عەلی ئەسکەری، بیدا بە سێکوڕەکانە شاڵاو دەی کۆمەڵگای سلێمانی قەشەنگەوێ ئێستا ئەمانە دەسەڵاتیان بێ و بە حکومە ئیمزای خۆیان هەرچی مەیلیان بێ بیکەن. ئەمان ئەمیانە نەگەرەکە، ئەمان ئیستەیشە ڕاوڕوتەکەکەن، بەڵام ئێستا هەموو یەکەنە ناوەژێرە باڤڵ و قوبات. لەولاوە قوبادیش دەنە ئەدەن کە گویا قوبات زۆڵە وەکو باڤڵ نییە. بارهایش بیستەکتانە ژن مامجەلال وتی کوڕێکم هەس و کەرێکم هەس. بۆم کاراکەن لەبەرەوەی فوو بکەنە ژێرە قولە قوبات دانیشێوە دیارە براکەیوە. لەگرا کێ خەریکە قوتارەوێ کێ خەریکە قوتارەوێ؟ بزانن ئێوە دیتان شتێکتان بەناوە ئۆپۆزۆسیۆن نییە، مشتێ دز و قەوارە بچووک و فاسد و لە سەدحە چوزانم 1 ملیۆن دلار و 2 ملیۆن دلارە ئێوە ناوتان یا ئۆپۆزیسیۆن. ئەمە نەبوو. فعالێتە کۆمەڵگای مەدەنیش تەواو بوو. ئەلیتە بچووکە خوارەوە کە دەستی بە هیچ شێ نەگەی بوو لە تەڕاتێنکردنە بینە ئەم ئۆپۆزیسیۆن و ئەو ئۆپۆزیسیۆن و خوان و سفرەی ئەم و ئەوە بە شوێنە مەجالێ لە هەناسەکێشان و هەڵکێشانە خۆی ئەگەڕیا. بەمە نەگەی. ئەمیشە تەواو بوو. تەواویەکەن. کێ تەواویەکە؟ باڤڵ تەواویەکە؟ نە. ئەو دەسە شاراوە وا کودتاکەی ئێستایش خەریکە بەردەوام ئەبێت. ئەوە ئەم کارەکە. ئێستا کوڕەکانە تاڵەبانی وانە ناوە زەرورەتە. قەرزارن. قەرزاری ئەمسالی فەرەیدون و فاڕۆق مەلا مستەفا و کۆمپانیە قەیوان و بازاڕە دولارەکەی سلێمانی و گومرکات و هاوردە و قەرزارە تەمامە ئەمانەنە. لە کنارە ئەمە ئیگۆی باڤڵیان گەورە کردگە باڤڵ نجاتی بوو، نەماویش عەسکەری گەورەیەکی دا سەرکەوتنێکی تۆمار کرد بدەبا بەدای لە کاورا. ئەمە مرتاحەکە، باڤڵ مرتاحەکە، بەڵام ئەمە تاوانە گەورەیەک بە باڤڵەتە. لەبیرتان نەچێ پەروەندە سازی خەریکن بۆ باڤڵەکەن، پەروەندەی بۆ دروست ئەکەن. ئەوڵەن باڤڵ بەرەی ئیجتماعی نییە، دووەمن ڕەهبەرە سیاسی نییە،
بەڵام خەڵک و کورد دەبیرتان نەچێ هیچ کام لەمانەی کە بە خۆیان وتیان ناڕازیانە ناوی یەکێتی ناڕازیەتەکەی خۆیان نەهاوردە بەردەمە ئێوە وتارێکی لەسەردا بنێن خاڵە وەرچەرخانێکی لەسەردا بنێن باوەڕ و ئارمانێکی لەسەردا بنێن تا خەیرە گشتیە خەڵکیشی تیاوێ و ئێوە کە پشتیان ئەگرن و ئەڕۆنە بەرۆ ئەم جارە کۆمەڵگایەکی کراوە بە دەسەڵاتە ئێوە بێتەدی حاضر نەبوون ئەمانە دائیمەن لە کۆنتڕۆڵکردنە بازنەی قودرەتە خەریکە ڕێکەوتن تەکە یەکتریە ئەم دەفعە دەست بە یەکیان کرد ئەم دەفعە گەلە کۆمەیان کرد لە ژێرۆ کودتایەکی کەزاییان دروست کرد کودتای ئەسڵیان کرد بۆ خاترەوەی ئەمە تێبگەی لەحزەی خۆت بخەرە جێگەی فاروق هەمەلا لەحزەی خۆت بخەرە جێگەی حاکم قادر بەرهەم ساڵح لەحزەی خۆت بخەرە جێگەی فەریدون عەبدولقادر شاڵاوە عەلی ئەسکەری خۆت بخەرە جێگەی ئەوان کۆسرەت ڕەسوڵ کوڕەکانە کۆسرەت تۆ ئیستە دانەیەکە دروست کردگە هەموو جمێنەکان بەرەو ئەو ئەچێت بەڵام خۆت لە ژێرۆ ئەوەی ماڵ و مڵکە بیزنس و تجارەتە ارتباطاتە نێودەوڵەتیە لە دووبەی و گرتکە تا تاران لە تارانەوە تا لەندەن وا لە ژێرە دەستا بە حەیاتی کەستان لەو کۆمەڵگا دەسی بەو سەرچاوانە ناگا وا ئەمانە هەر لە ئیستۆ فیکسیان کردگە حتا ئەبەد و دەهر بۆ زوڕیەتە خۆیان بەجێ بێڵن لە ڕوبەرە تەلەڤیزیۆنی شۆ قسەهای ئەحمەقانەکردن ئەقڵیەتی حیزبی و دەبێت تەبابین لەگەڵ یەکتریەوە بەخوا نازانم و وەکو پیرە فەرزانی دروزن خۆی دەرەخا خەڵک هەتایە ئەوەی لە دەسیستی لە دەسیەدات باوەڕ بە گۆڕانکاری لە دەست ئەدات هێزە کۆمەڵایەتی ناگرێت اتفاقێ بەناوە ئەوەی کە ئلیتێ لە ناوە کۆمەلگای کوردستانە بێتە دەرەوە و ئەم ئلیتە پشت بە خەڵکی بوەستێ تا گۆڕانکاری دروستکات تەقریبەن نامێنێت تەبەقەیە ئلیت گشتیان بەشکردگە لە بینە خۆی چەق کێزیشیە شێوێت ئێژێ ئلیت تەبەقەیە ڕاوڕوودکەرە لە ساڵە 91 خۆ بە ئەشراف زاکەرە کوردستان خۆ هەتاییەکەن و لە باڵانسێکا کە لە بینی یەکتریا ڕایان گرتگە ئەمە بە یەکشت ئەشکێت بە خەڵک ناشکێت بە کۆمەلگای مەدەنی ناشکێت ئەمە بە یەکشت ئەشکێت بە ئەندامانی یەکێتی ئەشکێت من بووی ئەم دیبەیتمە کرد ئەندامانە یەکێتی نیشتمانی کوردستان ئەوانەتان لە سەتح سەرکردایەتی نین وانە سەتح پێشمەرگەی سادە و کۆمیتەی نەواحی ئێوە پێشمەرگەی موچە ناوێ ببن بزانە ئەوانەی شاخ پێشمەرگەی مەبدەء بوون بە پێشمەرگەی پارە وەلێ ئێوە ئەگەر بە پێشمەرگایەتی پارە دەستان پێکردگە بیکەنە پێشمەرگایەتی مەبدەء با بزانن باوەڵ وە قوبات مەجبور بوون عروسەکە دەسە ئەمانە بوون ژیانە ئێوە نابوو دەوێت ها ئێوە ئەتوانن بیگۆڕن نەموت خەڵکە نەموت ئلیت و نوخبەها وتم پێشمەرگەهای یەکێتی نیشتمانی مەیەڵن کوڕەکانت جەلال تاڵەبانی مەجبورە دەسە ئەمان بن بۆ معنانیە بڕۆی چەپڵایان بۆ لێبەی نەموت بڕۆن چەپڵە لێبن بۆ باڤڵ بۆ قوبات نەموت بڕۆن هەڵی خەن و ماستاو بگرن تا $100 بگرن ئەم کێزەونیەی وا خۆتان ئەڕۆنە ناوە خەڵک خۆتانی شوەکو خەڵک جمێن ئەدەن ئیشی خۆتان بیگۆڕن تۆ $100 ئەگری کاورە تەمام ئەم سەرزەمینەی هەڕاج کردگە ڕۆح ژیان تاریخ هەمێت ئارەزوو داهاتوو هەمووی هەڕاج کردگە خزگێسی گیرفانە خۆی و مناڵەکانی ئەی خاتە ناوە تۆ ئەوڵین حرەکەتێکە ئیکەن مەیەڵن کوڕەکانە تاڵەبانی مەجبور بن مەجبورە ئەمانە بن من ئاماژەم پێکرد ئەمە کودتای هەموویانە بە یەکۆ هەم بە بنەماڵی پارتیوە پارتی دموکرات و هەم بە تەمامە ئەوانەی کە لە ساڵە 91 بەدواوە لە ژێرە ناوە یەکێتی نیشتمانی و پاشان لە 2003 لە ژێرە ناوە حکوومەتە هەرێم تەمامە زۆنە سەوزیان دابەش کردەکە
سەرەسەر پەتەکانی وا لە بازاڕە سلێمانیە، وا لە نووسینگەکانە، وا لە هۆڵدینگەکانە، وا لە تجارەتە نێودەوڵەتیە، سەر تەمامە ئەمانە وا لە دەسە ئەوانە و ئەمانە ئەم بازیانە بەرەو ئەگرابرد. ئیستا کارتە کوڕەکانە شێخجەنگی تەواو نەیانگەرەکە کوڕەکانە شێخجەنگی بکوژن، ئەو کارەی کوڕەکانە شێخجەنگی کردیانە حکمیان مەرگە و ئەوانەیشی کە لەگەڵیانە هاوکار ببوون کوڕەکانە شێخجەنگی ئێشەی بێژن کێگەلی تریتیا بوو. ئەم بازیە کێگەلی تریتیا بوو. ئەها لەحزەکە واوتت میر و بێت وعدەیان پێتان دابوو نەهاتن، تەمامە ئەمانە ئێشی ئیعدام بکرێن، خەلع ماڵ بکرێن، ئیشی بکرێن. بۆ ئیشی ئەم کارە بکرێ لەبەر ئەوەی ئەوانەی وا دانیشکن ئێستا لە ژێرە ناوە کوڕە خەڵکی و خوێر نەڕژێنین و ماڵە کوردەشێوێ، ماڵە حیج کوردێ ناشەوێ، ماڵە ئێوە شێوێ، ئێشێ فێر بوون لە ئێوە بکوژن. ئێوە تەواو زلوگن، نەخۆتان زلوگن، زۆڕیەتیشتان زلوگە، گەرەکتانە قەبی پیاکەن بیخۆن و ئەبەدی بکەنەوە. ئەمە ئەو کودتاسە سەرناگرێ. شلوغبازیە ناوە میدیا و ئادرسە غەڵەتدان و قەناسەکە سەری کاتیم سەوت بووگە و ئەوە لەوێ دروی کردەوە. ئەمە فەشە درۆست کل لە سناریۆکە باتەڵە. ئیستا ئەمەی کە لە ڕووداوە ئەیکەن و لە میدیاکانە ئەیکەن، لە مقابلەکانە ئەیکە ئەم کودتا ئەسڵیەکە ئەمەسە. ئەوەی وادیتان شانۆ بوو وا ئێستا هەرچی سیب لە کوڕەکەی تاڵەبانیە، کوڕەکەی تاڵەبانیش ئێستا ئرزا بووگە و خۆی گەورە کردگە و قوتاریش بوو، دیتان نە ئەمریکا گرتی. باڤڵ تاڵەبانی هەڵەگەڕێتەوە ئێژێ بڕۆینە لای ئەمریکایەکان بۆ پۆلیۆگراف. باڤڵ تاڵەبانی ڕئیسە یەکێتیە ها، کارمەندێکی خواردەسە خۆی وا قسەی تەکاکە، ئەو خۆی ئەواتە سەدحە ئەو. منزورم مقامها شخصية اجتماعية، شخصية إنسانية، مقامها. بعد يجي بروين لاي أمريكا كان دي بافلك لأول الرجع أولو أتانود أمريكا كان ناراضين وجوا تلفون كان ينادنو أمريكا يك تلفون بكبو خانوادي مسعود بارزاني لبافل خيلي جورتل وتي جو 3 ثانية بينا تشوريا كهرم كردستان لسر جوي زمين باكيانا كاتو داراییەکانی پوڵەکانیان بە یەک ئیشارە فقط وتی گۆ تەواو. ئیتر پێویست ناکە بەم ناز و خەمزە و درۆزنی و فاسدیە. ئەمە تەئیدی ئەمریکا و ئیسرائیلی واتەکە ئەمە ئێوە کردکتانە کۆمەڵە ئەلیتە ناو حکوومەتە هەرێمە کوردستان، خۆ و ئەشراف زاکەرەکانە شارە سلێمانی و کەلار و کەفری و هەڵەب جەوڕانیە و دەوەرە ڕاپەڕین و سۆران. گوێتان وابێ ئەمە کارە ئێوەس. ئێوە هەم کودتاتان بەر عەلیهە خەڵکە کورد کردگە، هەم کودتاتان عەلیهە کوڕەکانە تاڵەبانیش کردگە. مهمیش نییە کە ئەوان ڕئیسە یەکێتیون بابوون، با کاورا فکر کاتۆ خۆی فشۆ کردگەسۆ لە دەباشان. مهم سەریەوەسە تۆ ڕەوابەتە ئیجتیماعیت، ڕەوابەتە بازرگانیت، سەنەدە مالیکیەتت، پارە و پوڵەکانە گشتە ڕاگرتگە. ئێوە دیتان تەمامە ئەم مودەتە بەحسیان ئەمەسە کە ئەمانە مڵک و ماڵ زەبتەکەن، لە ژێرە ناوە مڵکە گشتیە یەکێتی مڵک و ماڵمان لێ زەبتەکەن. ئەی خۆ ڕەنجە ناوشانە نەو هاوردگە وە کرێکاری وە دەسەنە هاورگە، خۆ میراسی باوە گەوادەکەنەوگە. بەچی تۆ ئەم هەرێمە کوردستانتانە بەش کردگە؟ هەر ئەوە نییە خەڵکی نەها بەشکردنە هەرێم مهم نییە. هەرێمە کوردستان پێگەی بازرگانی سیاسیە لە ناوچەکە. ئەوەی دەسی بە خاڵێک لە هەرێمە کوردستانە بگات یعنی مەجاڵە کەسابەتێکی گرتگە لە شۆردنەوەی پارە، لە قاچاقکردنە کالا، هەر جۆرە کالایە بەرەو تاران، بەرەو بەغداد، بەرەو ناوچەکە. ئەمە یە ڕەنت گەورەیە ئەبەدیە واکەوێتە دەسامانە وا لە دەسیانە. کەواتە تا ئەم دەقیقە ئێمە زانیمان کودتایەک لە جەریانە و هەنووس تەکمیل نەوگەتەی ڕۆژهای ئایندە بازیەکانیان ئەەکەن. بزانە تەمامە تەلاشیان ئەەکەن
دوای ئەمەی کە لاهور شێخ جەنگی بە تۆرە مطلق دەستی چووە خوێنا و ئشتبای کرد و مەدارەکە فرەیدا و نەیتوانی و کایەیان پێکرد، ئیستە بە عنوانە مصلح و منجی و کارتە گوشارە دەوڵەتی خانەوادەیە شێخ جەنگی دەریکەن لەم تەبعاتەوە تر بە حیاتی بۆ ناکەنەوە هەرێمە کوردستان. خانەوادەی تاڵەبانی ئەون و بارمتە لە دەستیانە، هەم قەرزاریانن، هەم جێگەیان نییە بڕۆن، هەم مەجبورن، هەم ئەوەی کە زاهرن بیستویانە بە عنوانە ڕەهبەریەتی یەکێتی پێیانداگن لەم قۆناغە و ئەم قۆناغە بەردەوام ئەوێت. بۆ ئیشی ئەمە بشکێنیت ئەگەر ئەمە نەشکێنیت ئەم 100 نەفەرە بە خۆی و زۆڕیەتەکانیان و خەڵکە سلێمانی، خەڵکە کەلار، خەڵکە هەولێر، خەڵکە هەڵەبجە ئێوە لەمە شاراوەتر، ژیانتان سەختتر، بنەمای کۆمەڵایەتیتان ئەشێوێنن، ئەقڵە جەمعیتان ئەشێوێنن، ئەخلاقە کۆمەڵایەتیتان ئەشێوێنن، بێ دەس و دەسەڵاتت ئەکەن. بێدەس و دەسەڵاتت دەکەن کەواتە هەرواکە خەریکن جەریانات تماشا ئەکەن بنواڕن بە کودتای ئەسڵی، بابزانن دائیمەن ئەوەی جنایەتی کردگە، قەتڵی کردگە، سەحنەی قەتڵەکە ئەگۆڕێت تۆ ئەقڵە بۆ شتێکی تر بڕوا، کەسێکی تر بە قاتڵ بوێنی. تۆ لە تەلاشە ئەو بۆ فری بە تۆ کە کەسێکی تر بگری ئەزانی کە قاتڵ کێس. ئەم کودتا کە ئێژن ڕاستە، من وتمیش 2 جار ئەم شانۆگەریانە کرد. من بە مەسخەرە بەحسم کرد چون تەمامە داستانەکە مەسخەرە بوو و معلوم بوو ئەمە گشتی گەراس خەریکن ئیدەیەک بازیەک ئارایشەدەن. ئەمە ڕاستە، مستەمسەکیشیان هەست لە لاهور، بعد درویشی تێخەن و ئیشێوێنن تا لاهور قوتارکەن، نەیکوژن وەلێ شگشتیان بکوژن. هەم ئەمانەی کە قۆڕۆککاریان کردگە. ئەمە کارە خەڵکیش نییە، خەڵک لە هیچ بوونی نییە، ئەفکار عمومی خەڵکیش 5 قەران ناژیت. ئەفکار عمومیە خەڵک ڕوودا و دروسیەکات و نادرقادر دروسیەکات و ئارام ئەحمەق دروسیەکات، 5 قەران ناژێت. بۆیە وەزع جامعەی ئێمە واسە. ئەم قسە من کردم، وتم بەشکم 2 کوڕی تیاوێت، خاز بفەهمێت چه اتفاقێک کەوتگە و بتوانێت حرەکەتێکی دروست بکات. لا ئێوە خۆش.